کار بەدەستانێمە وەکو دانیشتوانی شاری زەیتون داواکارین لە بەڕێستان کە ئەو شارەمان لە بۆ جوان و ڕێک و پێ بکەن کە فشارێکی زۆر کەوتە سەر کۆمپانیا کە پابەندبی بەو ڕێنمایانەی دەستەی وەرهێنان و کە لە هەموو ڕێنماییەکان باز دەکاتن کە ئێستا و کتابم لە بەدەسە خانی دوو تابق دەربارەی خزمەتگوزاری 20,000 لێوەرگیرێ خانی 300 متری عند 200 متری و 300 متریمانەیە پێی دەرێن ڤێلە و ڤێلا ئەویش 30,000 15,000 ئاوا 15,000 خزمەتگوزاریە دیارە کۆمپانیا پابەند نەبووە بەو ڕێنمایەی ئێستا بە مانگی ڕەمەزانێ 10,000 زیاد کردووە کە وەکو کۆمەڵێک دانیشتوانی شاری زەیتون زۆر تاکید دەکەینەوە لەسەر مەوزۆی قوتابخانە و هەروەها دایانگە و هەروەها باخچەی ساوایان بەڕاستی ئەو مجەمەعەکە نزیکەی لە 3,000-4,000 خانیە هەتا ئێستا یەک مەکتەبە و مەکتەبەکەش تەواو نەکرایە نوقسانیەکی زۆری هەیە هەرچەندە ئێمەش بەڕاستی وەکو خەڵک عریزەمان نووسیوە و دایتوانە ئیسtismار بە زوا دیارە ئیسtismار بڕێک خەمساردا چونکە بەڕاستی ئەو جهەی ڕسمیە مەفروضە زەقت لەسەر کۆمپانیا بکە چونکە هەر ئەوە ئەرزی بۆ تەخسیس کردووە و ئیدی هەموو ئیشەکان لای ئەو ڕاهی دەبیتن. پێویستە بە زووتری کات بەڕاستی ئەو مەکتەبەیە تەواو بکات چکە ئێستا منداڵەکانمان هەموو لە ناو دووسێ خانووە کرایتە مەکتەب بەڕاستی هیچ شروتەکی ئەوەی خوێندن و ئەوەی تێدا نییە لەبەر هەندێک داواکارین مۆزۆی مەکتەبەکە بە زووترین کات کۆتایی پێبێ و تەواو بکرێتن بۆ ساڵی دادێ بەڵکو تەڵەبەکان دەست بەکار بن مەکتەبەکانیان دووەم مەوزۆی معقولە ئەو پرۆژە گەورەیە تا ئێستا باخچەی ساوانی تیانەبی یان معقولە هەتا ئێستا ئەو پرۆژە گەورەیە دایانگەی تێدا نەبیتن اینجامە داواکارین بەڕاستی نەک ئەوە احتیمالە نەک مەکتەبەک لەوانەیە دوو مەکتەب و سێ مەکتەب و دوو دایانگە و سێ دایانگەی دەبی تێدابیتن پێویستە ئەو شتانە بۆمانەوە بکەن بەڕاستی لە هەندێک شتی کەشەیە وا دەزانم بۆ لە ساڵی 2019 لیژنەیەک لە پارێزگا پێکاتیە بۆ تەثبیتکردنی ئەسعاری خدمە با بڵێن ئەو خزمەتگوزاریانەی کە ئەوان شەریکە پارەکەی وەردەگریتن بەڕاستی لیژنەکە داوای مەجموعەک کەم و کورتی کردیە لە شەریکەی کە تەواوی بکاتن بەس وا دەزانم ئەوە تا ئێستا یەک فەقەرە لەو شەرتانە جێبەجێ نەبووە اینجا بەڕاستی داواکارین لە ئیسtismار ئەو با بڵێن ئەو مەحزەرە متابعی بکە نقطە بە نقطە کەم و کورتەکان جێبەجێ بکەن ناکرێ ینی بەڕاستی پرۆژەیەکی وا گەورە هەتا ئێستا ئەو کەم و کورتیە هەبێتن و طبعا کەم و کورتەکان لە ناحیەی سکیوریتیە لە ئاوڕۆیە لە هەروە لە با بڵێن مەکتەب و دایانگە و شتیوە منطقەی سەوزایی ئەو پرۆژە گەورەیە تەمەشای منطقە سەوزاییەکانی بکە هەمووی دارە لە 30 سانتیم لە 40 سانتیم بەرزتر نییە یعنی بەڕاستی مەفروضە ئەو مشکلەی با بڵێن منطقەی سەوزایی دەبی ئەوەش معالەجە بکرێ ئەو خەڵکە دانیشتیە و هیچ سەوزایەک نییە دوابێ لەوەش مەوزوعی یاری منداڵان ئەگەر ئێستا نازانم ڕێگا دەدەنیان بڕۆنە ناو پرۆژەکە باوەڕتان هەبێ ئەو جێگانەی کە کرایتە یاریگای منداڵ یاریەکانی تێدایە 2 ساڵە 3 ساڵە من لێروکانم کەچی هەموو شکایە کەس نایە چاکیش بکاتەوە یەک منداڵ نییە بتوانانی ئەو شتانە بەکار بینیتن بەخوایم من تقریبا 2 ساڵە لێروکانم بەس لە متابعەکردنی ئەوەکە ئەو شتانەی تێدا هەیە سوکەمە کە مڕازایی هەندێک کتابی لیژنەی تەثبیتکردنی سعرەکە لەوێ فەقەراتەکانی تێدا هەیە بەس کەچی هەتا ئێستا جێبەجێ نەکرایە ئیدی داواکار ئینشاءڵڵا یعنی ئیسtismار بەڕاستی ئەو شتانە ئەگەر زەغت نەکاتن ئەوە زۆر زەحمەتە ئەو جە نازانم هۆکارەکەشی چی هەتا ئێستا کەس ناتوانانی لەو مەشروعاوە خۆی باتە پێشیان ئەو شتانیان لەسەر فەرز بکە نازانم مەسەلە چیە